بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ خوشکبرانی بەڕۆز و خۆشەویستمان خۆشحاڵین کامەرانین کەوا لە کات و ساتێکی تر لە ئەڵقەیەکی تر لە خزمەتتان داین لە بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا. خۆشحاڵین کەوا لە ئەڵقەیەکی تردا لە خزمەتتان داین. پشتیان بەخوای گەورە لەم ئەڵقەیەشماندا باس و خواست لە هەندێک لە جیاوازی تر هەندێک جیاوازی تر لە نێو وشەکانی قورئاندا دەکەین بە ئومێدیەوەی خوای گەورە دەروی خێر بەڕووی هەموو لایەکماندا بکاتەوە ببێتە ئەم بەرنامەیە و ئەم باس و خواستمان ببێتە هۆکاری زیاتر سودمەند بوونمان و نزیک بوونمان لە کەلامەکەی خوای تەبارەکە و تەعالا. جەناب مامۆستای بەخێر بێ. خوای گەورە موفقتان کە خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی. بابەتی ئەم جارە باسی ئینسان و بەشەر دەکەین بزانین جیاوازیان چیە لە نێو ئەم دوو وشەدا. هەڵبەتە لە قورئانی پیرۆزدا وشەی ئینسان و بەشەر هەردووکی بەکار هاتووە، هەردووکیشی بە مانای مرۆڤ دێ، بەڵام خوای تەبارەکە و تەعالا ئەم وشانەی بەبێ حیکمەت دانەناون هەمووی مانە و مەبەستی خۆی لە پشتەوە. کتاب أنزلناه إليك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها. قرآن بواتوا تدبر وتأمل تدابكر بوأي كزياتر ليست من بين جناب وصاي خوای تبارەکە و تەعالا قل لە قورئاندا لە باسی مرۆڤدا باسی ئینسان و باسی بەشەر دەفەرمێ. جەنابەت بفەرمووی باسێکمان لەم جیاوازە بۆ بکەی. بەڵێ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه من والاه. دیارە خوای پەروەردگار زۆر ناوی هاومانای هێناوە بۆ باسی مرۆڤ، یا ئەیوهە الناس یا بەنی ئادەم، ئەی ئینسان ئەی بەشەر، ئەمانە هەموو تێدایە. بەڵام هەرێکیشیان بەپێی سیاقی لە جوملەکەیە نەوعیەتی بەشەرەکە پێگەی بەشەرەکە دیاری دەکا. بۆ نمونە کە باسی بەشەر دەکا زیاتر جانەبی خەلقی باز دەکا، پێکاتەی جەستەیی پێکاتەکانی کاتێکە لە سەرەتای دروستبوونیە کە خوای گەورە دەفەرمێ وإذ قال ربك للملائكة إني خالق بشرا من طين. تا خەڵقی بەشەر سەرەتا لە تین بووە. زیاتر لە کاتی بەشەری بوونیدا پێگە و مەکانەتی ئەم ئینسانە زۆر بەرز نییە، زیاتر شتێکی هەیکەلیە، زیاتر پێکاتەیە کە ئێستا زۆر ئیمتیازاتی وەرنەگرتووە. بەڵام کاتێک دەگوازێتەوە بۆ قۆناغی ئینسان زیاتر کە لە زۆر ئاەتی قورئاندا باسی ئینسان دەکە، یعنی پێکاتەکە گۆڕانکارێکی بەسەردادێ. ئەم ئینسانە لە پێکاتێکی جەستەییەوە دەگوادرێتەوە پێکاتێکی ڕوحی، زیاتر هەست و عەقڵ و هۆش و ئیدراک وەردەگرێ. لێرە لەم جانیبەیە زیاتر تەکلیفی دەکەوێتە سەر. هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا. یان کە خوای پەروەردگار باز دەکات دەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان، یعنی لە قۆناغی ئینسانە بەیانی پێدەدرێ. ئێمە کە سیر دەکەین زۆر جیاوازی هەیە لە بینی ئەم دوو شێدا. جزاک الله. ئەوسا بەشەر کە خوای گەورە بەکاری هێناوە ڕێک ئەو هەیکەلەکەی ئینسان دەکات، هەیکەلی مرۆڤ دەکات، هەر بۆیە بە پێز دەگوترێ بەشەڕە، یعنی بەناو ئەم بەشەڕەیە کە واتە پێسێکە و لە دیوی دەرەوەی جەستەی مرۆڤدا. کاتی خۆشی خوای گەورە کە ئادەمی دروست کرد عەلەیهی سەلام تەنها بەشەرێک بوو، وەکو جەناب فەرمووت هیچ ئیمتیازاتێکی عیلمی و وەحی و هیچ شتێکی وەرنەگرتووە. لەبەرەوە ئەم معنایە زۆر دەقیقی کاتی خوای گەورە دەفەرمێ ئینی خالق بەشەرا من طین، تەنها بەشەرێک کە تەنها هەیکەلێکە دروستی کردو، هیچ تەکالیفێک ڕووی تێ نەکردووە. بەڵام ئەو کات و ساتی کاتێکە ئینسان چۆتە قۆناغێکی تر، وەحی بۆ ڕەوانە کراوە، عیلمی پێبەخشراوە، مەرتەبەیەکی تر بەرز دەبێتەوە کە بۆتە ئینسان. و ئینسانش کاتی ئینسانە کاتێک کە موئانەسەی لەگەڵ دەوروبەری خۆیدا هەبێ، ئونسی هەبێ و ئولفی هەبێ و مەحەبەتی هەبێ لەگەڵ دەوروبەردا، واتە بە تەنها نەبێت، لەگەڵ خەڵکی تردا بێت. ئەو کاتە ئینسان کائینێکی کۆمەڵاتی کە بە تەنها ناژێت، ئینسان ئاوە. ئەو کاتێک کە بەشەڕ بووە وانە بووە. ئەمە وەست پێ لە قۆناغەکانی دروستبوونی ئادەمە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام کاتێکە دەبێتە ئینسان
جیاواز و قۆناغی تری بەسەرداهاتوە هەر بۆی لەو کاتەدا کە فریشتەکان نان شخصێکی جوان دەکەن دەڵێ كل إنسان بشر وليس كل بەشەر البشر ئینسان ئێستاش هەموو ئینسانێک قۆناغی یەکەمی بڕیوە چۆن هەموو قوتابیە کە دەچێتە قۆناغی ئامادەی قۆناغی سەرەتایی بڕیوە بەس هەموو قۆناغی سەرەتایی ئامادەی نەبڕیوە جوانە ئەمەس قۆناغی سەرەتایی بەشەرە قۆناغی خەڵق بوونمان بڕیوە چۆتە قۆناغێکی تر زۆر جوان وی خوای گەورە لە قورئاندا کاتێ باسی وەلەم یەمسەسنی بەشەر یعنی کە باسی ئەوە دەکە وەلەم یەمسەسنی بەشەر دیارە هەر بەشەرێکی عادی بەڵێ دیارە لە ئینسان کە مەرحەلەیەکی ببڕێ لەوانەیە مخالفات و غەڵەت نەکە إن أنتم إلا بشر مثلنا ئێوە شاری وەکو ئێمە پێکاتەیەکی قوڕین و وەکو ئێمە جستە و شکل و شێوازێکتان هەیە تا لە وەصفی پێکاتە جستەیەکەیە بە بەشەر دەهێنێ بەڵام کاتێ وەصفی لایەنە عیلمیەکەی لایەنە ئیدراکی وعیەکەی یعنی قۆناغی مەسئولیەت لێرە دەست پێ دەکا لە قۆناغی ئینسان هەوەتە لە قۆناغی بەشەرە تەنها دەخوا و دەخواتەوە بەس کە دەچێتە قۆناغی ئینسانەوە لێرە قۆناغێکی ترە کە مەسئولیەتە ئەو ئەرکانەی کە خوای گەورەیەتی بەسەریدا دەدا سەوەی کە مەڕیەم عەلەیهی السەلام کە دەفەرمێەوە لەم یەمسەسنی بەشەر نافەرمێ ئینسان هیچ بەشەرێک دەستی لێ نەداوم چونکە بەرکەوت باسی جەستەیە عادەتەن بابەتی نزیکبوونەوەی پیاویش هەر بە ژن و پیا بە جەستەیە بۆی دەفەرمێ بەشەر ئەو باشەڕێ ئاوا ڕوودات و ئەوەی کە پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ کە بێ باوەڕان کاتی خۆڕخنا لێگرتوون ئێوەکو ئێمە بەشەرێکن بەڵێ پیامی و پێغەمبەرانش وەڵامی ئەوانش هەر ئەو بە ئین ئەنا ئیلا بەشەڕ مثلکم من وەکو ئێوە بەشەرێکم یعنی بۆی کە تێبگەن کە لە خەڵقدا وەکو ئێوەمە پێکاتەکەی کێتان جیاوازەکە ئینسانیەتەکەتان کەواتە قل إنما أنا بشر مثلكم يوحى بشر المنافقين يا بشيرا بشير لا بوشي لێرە بشرا يعني بۆ خەڵکی بێباوەڕش هاتووە زیاتر خۆشی ناخۆشیەکان کاتێک کە هەواڵێکی خۆش دەدەی ڕنگ و لەسەر ڕنگ ڕووی دەردەکەێت خراپەش بە هەمان شێواز ڕەنگی تێک دەسێ وەزئی دەشۆڕێک سەر ڕنگ و ڕووی تێک دەسێ زۆر جوانە ئەوسا تەکلیفی خۆی تەبارەک و تەعالە کە وحی و ڕەوانەی کردووە بۆ مرۆڤەکان بۆ ئینسانی ڕەوانە کردووە بۆ بەشەری ڕەوانە نەکردووە بۆی قورئان کە باسی وحی دەکا باسی ئەو مرۆڤانش کە ینی ڕوبەڕووی وحی بوونەتە هەر بە ئینسانیان باز دەکات إن الإنسان لظلوم كفار إن الإنسان ليطغى أمريتي بسدا ددري أو جايوكان كواتا إنسان ئاوا دەکات الإنسان لربي لكنود کەواتە هەموو ئەو مەقامانە کاتێککە باسی ئینسانن ئەو کاتەن کە وحی بۆ ڕەوانە کراوە و عیلمی پێ وەتەنان ئینسان ئەو کاتی ئینسانەکە توانێت قسەکردنیشی هەبێت جا شەرنی بە زمان قسە بکە بەس توانەی هەبێ عەقڵەتی ئەوەی هەبێ ئەنجامە ئینسانە ويقول الإنسان أإذا ما مت لسوف أخرج حيا ئەوانەی کە نکۆڵیان لە زیندووبوونەوە کردو لە بێ باوەڕان دەفەرمی ئینسان وا دەفەرمێ کەواتە لە هەموو قۆناغەکاندا باس لە باسی ئینسانە کاتێک کە وحی بۆ ڕەوانە کرابێت بە پێغەمبەراندا وحیەکە گەشت بێت بۆ ئینسان هاتووە بۆ بەشەر نەهاتووە بەشەرش ئەو قۆناغەیە کە مرۆڤ لە هەیکەلدا وەکو بڵێ بینیویتی ئەوسا لەگەڵ باسخواسی و جەنابەت فەرمووت قورئان باسی بەشەر و باسی ئینسان و بەنی ئادەم و باسی ناس دەکا و باسی ئەناسی دەکا و ئەمانە کە باز دەکا شتێکی ترمان هەیە کە دەکرێت بڵێم بگەڕێنەوە سەرەتای دەستپێکی دروستبوونی مرۆڤ کە ئادەمە سەلامی خوا لەسەر بێ یا بەنی ئادەم ئەمە قۆناغی سەرەتایی دروستبوونە وەکو ئەسڵ ینی قۆناغی تەکریم وەلەقەت کە خوا دەفەرمێ لەقەد کەڕەمنا بەنی ئادەم واتە وەکو ئەسڵ ئینسان خوای پەروەردگار هەموو جنسەکانی مکەڕەمن لای خوای پەروەردگار ئادەمی بڵێ ناز جیاوازیەکەی چییە ناز يعني زانان دەفەرمون لە نەوەسەوە هاتووە ئەی مەخلوق حەرەکی مەخلوقێکە بەردەوام لە جوڵەدایە ئەگەر حەرەکەکەی بەو ئاراستەیە بێت کە خوای پەروەردگار ئاراستەی دەکا ئەوە سەعیدە فی الدنیا والآخرة جوانە يعني لمن شاء منكم أن يتقدم ويتأخر يعني إنسانی دەجوڵێت ئەگە جوڵەکەی بەلەو ئەو شێوازە بۆ ئاراستە بوو کە خوای پەروەردگار دەیەوێت بەختەوە لەدەنا بەدبەخت دەبێت وەسا زانان دەفەرمون سمي الرجل الأول بآدم يكم كسيك دروس كراوة خواهي قرنا لنا آدم تراب لأنه خلق من أدمة الأرض لا يعني من جلدتها يعني من ترابها لبرو إلى
ڕووکاری زەوی دروست کراوە. ئادەم بە معنەی ئەدەم یعنی ڕووکاری زەوی توێکڵی زەوی ڕووکەشی زەوی ومعلومشە كلكم من آدم وآدم من تراب ئێوە هەمووتان لە ئادەم من ئادەمیش خۆی گەورە لە گەڵ دروستی کردووە ئادەمی لە گڵ دروست کردووە کەواتە مامۆستا شتێکی تریشەیە کاتێککە خۆی گەورە دەفەرمێ وەقولنا یا ئادەم اسكن أنت وزوجك الجنة بە ئادەم ماگوت خۆت و خێزانت لە ناو بەهەشتا نیشتە جێبن. باشە خۆ ئادەم وەکو ڕەگەزی نێر مرۆڤ یەکەم بووە، حەوائش وەکو مرۆڤ یەکەم بووە کەچی بە حەوا نافەرمێ ئادەم ئەو ناوەی بکار نەهێناوە لەبەر ئەوەی ئادەم لە توێکڵی زەوی دروست کراوە لە گەڵەکەی سەر زەوی دروست کراوە ئەمە حەوای خێزانی لە توێکڵی زەوی دروست نەکراوە وانە بەڵکو لە پەراسوی چەپەی ئادەم دروست کراوە سەڵات و سەلامی خوای گەورانە سەر بێ. مامۆستا دەکرێت بڵێین لەم بابەتەدا لە جیاوازی بەشەر و لە جیاوازی ئینسان قۆناغەکانی دروستبوونی مرۆڤ یەکەم جار خوای گەورە بە ئادەمی ناو بردووە واتە پێغەمبەر ئادەم سەلامی خوا لەسەر بێ کە مرۆڤ یەکەم بۆ لەبەر ئەوەی لە ڕووکەشی زەوی دروست کراوە لە ئەو گەڵی کە لەسەر زەوی دروست کراوە و ناوی لێ ناوە بەشەر کە قۆناغی دووەمە لەبەری بۆتە هەیکەلەکەی دیارە و پاشان ناوی لێ ناوە ئینسان چووگە علمی پێبەخشیوە وحی پێبەخشیوە واتە وحی بۆ ڕەوانە کردو پێغەمبەراندا هەروە بێتەوە اینجا ئونسی هەیە لەگەڵ غەیری خۆی توانای قسەکردنی هەیە توانای تێکەڵاوبوونیە بۆی ناوی لێ ناوە ئینسان کەواتە هەموو ئینسانێک بەشەرە بەڵام هەموو بەشەرێک ئینسان نییە. ئەمە شێکی ترە لە جوان و جەمالی قورئانی پیرۆز کە خوای تەبارەک و تەعالا لە باسی جیاوازی بەشەر و ئینساندا باسی دەکات. زۆر گرنگە بەڕێزان خوشکانی بەڕێز برانی ئەزیز ینی قورئان هەوڵ بدەین ئاو بچینە وردەکاری بچینە بنچینی و بنەوانی بۆ ئەوەی جوانتر لێ حاڵی بین بەخوای هەتا وەکو چاکتر لە قورئان لێ حاڵی بین و لێ تێک بگەین باشتر لێ بەهرەمەند دەبین باشتر لێ سوودمەند دەبین زیاتر لە دڵماندا خۆشەویستتر دەبێ. یعنی وەکەوەی قەولەکی مام عوسمان دەفەرمێگە دڵمان پاک بە لە قورئان تێر نەدەبووین من قیاس لەسەر قسەکی ئەو دەڵم ئەگەر جوانش لە قورئان تێبگەین بەخوا لێ تێر نابین وەرە بەم وردەکارە بچێ خزمەت قورئان و ئاەتەکانی قورئان و سوورەتەکانی قورئان بەبێ گومان لە لەزەت و تام و چێژەکەی لێی بەهرەمەند دەبی و لێی بێتاقەت نابی. قورئان ئاوە لە خزمەتی دابی حەز دەکەی هەرمیشە بچیتە خزمەتی ئێستا ماتانێ ئەم جیاوازیمە باسمان کرد لە هەر شوێنێکی قورئان هەر کەسێ قورئان بخوێنێتەوە ئەم معلوماتی هەبێ جیاوازی بەشەر و ئینسان چییە هەر کاتێ دەگاتە خزمەت ئەو ئاەتانێ باسی ئینسان و بەشەری تێدا باسی ئادەمی تێدا باسی بەنی ئادەم و ناس و ئەوانەی تێدا حتمینە لەزەت و چێژێکی زیاتر دەکات لەو کەسێک کە ئەم معلوماتانی نییە. مامۆستا بەڕێز خوای گەورە پادەش داتەوە کات و ساتمان ئەوە بە کۆتا هات گەردان باسانە خۆشترە زۆرتر لە خزمەت دابین انشاءالله لە ئەڵقەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە تاوەکو ئەڵقەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته.